بینەرانی بەڕێزی بەرنامەی تیرۆش ئەم کاتتان باش بۆ ئەمڕۆ خاتونیاز حسێن حەسەن بەڕێزیان ئەندامی لیژنەی پاراستنی شوێنە کەلەپوریەکانن لە قایم کامێت میوانی بەرنامەکەمانە گفتوگۆکەین لەبارەی باسکردن لە گەڕک و گەڕەکە کەلەپوریەکانی شاری سلێمانی. نیازخان بەخێربێ. زۆر سپاس دەستخۆش. سەرەتا ئەمەوێ باسی کورتێک لە شاری سلێمانی بکەم و دوایەمە لای تۆ بۆ پرسیارەکان. شاری سلێمانی لە ساڵی 1984 لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە دروستکراوە و ئیبراهیم پاشا شارەکەی بە ناوی باوکیەوە سلێمان پاشا ناوناوە. سلێمانی جگەلەوەی پایتەختی میرنشینی بابان بۆ لە هەمان کاتە دەبێتە مەڵبەندێکی بازرگانی و ڕۆشنبیری بۆ ناوچەکە. لە سەرەتای دروستبوونی گەڕەکەکانی بریتی بوون لە مەڵکەندی و دەرگەزێنوکانی ئاسکان و سابونکەران و جوولەکان کە ئەوانە بنیادنراون بەهۆی ئەوەی ئەو گەڕەکانە دەکەونە ناوەندی شار لە سلێمانی لە ئێستادا. زۆرێک لەو خانووە کەلەپوریانەی ئەو گەڕەکانە کراونەتە بازار و دوکان و گۆڕەپانی ئۆتۆمبیل. هەرچەندە کە لە هەولی پاراستنی ئەو خانووە کەلەپوریانەدایە، بەڵام وەکو لیژنەی پاراستنی شوێنە کەلەپوریەکان ڕایانگەیاندووە کە لەسەر و دەسەڵاتی ئەوانەوە ئەو خانوانە تێک دەدرێن بەداخەوە. نیازخان پێمان خۆشە بزانین جیاوازی نێوان ئەو خانوانە لەگەڵ خانووی ئێستاە چییە؟ لە چ ڕوویەکەوە لە ڕووی چه سیفاتێکەوە جیاوازیان هەیە لە بواری تەلارسازیە پێشکەوتووە یاخۆت نەخشە و نیگار یاخۆ سیفەتی مێژووی هەیە؟ دەستان خۆش بێ کە ئێمە ئاڵین گەڕێکی کەلەپوری مانای وایە هەموو گەڕەکەکە بە هەموو پێکهاتەکانیەوە لە خان و لە باڵەخانەی بازرگانی لە مزگەوت لە سەرجەم پێکهاتەکانی کەلەپورین. جیاوازی خانووی کۆن لەگەڵ خانووی ئێستاە بۆ ئێمە بۆ ئەڵێن کەلەپور لەبەرەوەی لە سەردەمی باوە باپیرانمانە دروست کراوە شووناسێکی نەتەوەیە بۆ میلەتی کورد و بۆ سلێمانی. ئەمە لە ڕووی مێژووەوە هەموو وڵاتێک ئێمە شارەزای ینی ئەگەر هەموو وڵاتێک باگراوندێکی نەبێ یاخود مێژوویەکی نەبێ ئێستا چی هەیە؟ ینی ئێستامان لەسەر ئەساسێکەوە گەشتوین بەم لەسەر چ ڕابردوێکەوە هاتوونەتە سەر ئەم داهاتۆی ئێستا. لە ڕووی پێک هاتەوە لە ڕووی هونەری تەلارسازیەوە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان خانۆ کۆنەکان و خانۆ تازەکانە لە ڕووی مەتیریاڵەوە ماوەدی بەکارهاتوو لە دروستکردنیە، لە ڕووی ستراکچەرەوە، لە ڕووی ژمارەی نهۆمەکانیەوە، لە ڕووی ڕەنگ و شێواز و خصوصیەتەوە. بینا کۆنەکانی شاری سلێمانی بە تایبەتی ئەوەی کە لە شاری سلێمانی هەبووە وەکو باس ئەکرێت هەندێک ڕەگەزی تەلارسازی تایە کە لە سەرانسەری عێراق و ناوچەکەیە کەمە. ئەگەڕێت یعنی تایبەتمەندێتی شاری سلێمانیە کە لە ڕووی پێکهاتە و مەتیریاڵ و مجموعەیە نەخش و نیگار و ئەناسرەوە جیاوازی هەبوو لە هەموو شارەکانی تری بڵێن عێراق و دەوروبەری. لە ڕووی مێژوویشەوە حتمەن وتمان مێژوویەکە بۆ ئێستای ئێمان یعنی باگراوندێکە بۆ داهاتوومان. خانۆ کۆنەکان لە ڕووی پێکهاتەی سیڤین ئینێرجیەوە یعنی وزش پارازراوە تیانە زۆر خۆش بۆ ژیان تیانە. مەسەلەن پێشتر ئێستا سێرەکەی بینا بە چەند وەسیلەیەکی زۆر بۆ گەرمکردن اینجا خان و گەرمەکرێت. بەڵام لەبەرەوەی کە بینای کۆن لە ماوەدی لۆکەڵ و ماوەدی مەحەلی دروست کراوە ئەستوری دیوارەکانی زۆر بووە، مادەکان لە تەبیعەتەوە بوون و بۆ تەبیعەت هاتوون بە شتێکی زۆر کەمتر لە ئێستا گەرم بوون. هەم لە هاوینە فێنک کراونەتەوە بە وەسیلەیەکی زۆر کەم ینی زۆر کەم ببیستین لە ماڵی باپیرانمانە پانکەیەکیان هەبوو بێت موبەریدایان هەبوو بێت تەنها باوەشێنێک هەبووە خۆی دیوارەکان سستێنەبڵ بوون یعنی وزیان پاراستووە. ئەمە لە ڕووی پێکهاتەوە لە ڕووی ستراکچەرەوە لە دوو نهۆم زیاتر نیان کردووە لەبەرەوەی تەحمولی نەکردو ئەو خشت و گڵ و قوڕێک کە کردویانە پێی تەنها تەحمولی کردووە دوو قات بینای پێ دروست بکرێ. بەڵام ئێستا بینای تازە ئەتوانن 3 و 4 و 5 و فەمافەوق دروست بکەن. سەبارەت بە گەڕەکە کۆنەکان جیاوازەکەی کۆنی لەگەڵ ئێستاە هارمۆنیەت هەبووە لە بینی ڕەنگی بیناکانە سیرەکەی ڕەنگەکان هەمووی نزیک بوو لێکەوە ینی چاو کە سێری کردو بێزار نەبووە. بەڵام بینای تازە سیرەکەی هەرێکە و لە مەتیریاڵە تەغلیف ڕووپۆشەکرێ هەرێکەوە بە ڕەنگێک ئەکرێ قاتێک بینایەک بەرزە بینایەک نزمە ئەمانە چاوی لاکەکە ئەمە پێوترێت پیسبوونی ژینگەی بینین. جیاوازی ترمان زۆر هەیە بەڵام
هەدەفە ڕئیسەکەی ئێمە وەکو لیژنەی پاراستنی شوێنە کەلەپوریەکان لە پاراستنی ئەم خانوانە ئەوەیە کە ئێمە مێژوو و ناسێکمان هەبێ بۆنەوەی داهاتوو سبەی دوو سبەی مناڵەکانمان بڵێن ماڵە باپیرانمان باپیرانی ئێمە ئەمە هونەرەکەیان بۆ لە دروستکردنی بینایە و لە تەلارسازیە لە ڕووی ڕنگ و پێک هاتەوە مێژوویەکمان هەبێ هەمومان سەردانی وڵاتانی دەرەوەمان کردووە کە ئەرچیتە شوێنێکی تازە ناچی سریش بینابەرزەکانی بکەی بەڕاستی ئەچیتە ناو گەڕەکە کۆنەکانیەوە بزانی باگراوندیان چی بووە ئەوان چی بوون بەچی گەشتونەتە ئەو مەرحەلەیە بەڵام بەداخەوە ئەم هەڵمەتی لێشاوی کردن بە گەراج لە ناو شاری سلێمانیا و گۆڕینی ڕەگەزی لە نیشتەجیەوە بۆ بازرگانی یاخود گرنگی زیادکردنی بایەخی بازرگانی لە ناوەندی شارە وای کردووە ئەو سیمایەی نەمێنێت یعنی ئەگەر وا بڕوات لە چەند ساڵی داهاتووە شتێک نامێنێ لە ناو شاری سلێمانیە بە ناوی ترادیشنەڵ سیتی یاخود ناوەندی شاری کۆن نامێنێت کە نەشما ئەمێ کە ئێستەیە ئەبێت بە باگراوند بۆ ئەجیالی داهاتوومان بۆ نەوەی داهاتوومان کە بەڕاستی شتێکە عیبە ینی شوورەیە بۆ شارێکی وەکو سلێمانی کە پێمان ئەوترە شاری ڕۆشنبیری و ئەم هەموو ئەدیب و نووسەر و تەلارساز و پەیکەرتاش و ڕۆشنبیرێتیایە ئەو باگراوندەکەمان بێ بۆیە ئێمە لە هەوڵین بۆ پاراستنی ئەوەی کە ماوە بیپارێزین ئەوەشی کە ڕووخاوە دروست بکرێتەوە بە هەمان شێواز و هوەری تەلارسازی کە لە کۆنا ئیشی پێکراوە. نیازخان ئەم مڵکانە لە بنەڕەتدا مڵکی هاوڵاتین یاخود شارەوانیە لە بنەڕەتدا 100% مڵکی هاوڵاتی بوون بەڵام لە ساڵی 2005 بە یارمەتی سەرۆکات شارەوانی سلێمانی و چەند مێژووناس و شوێنەوارناسێک و بەڕێوەبراتی گشتی بڵێن بەڕێوەبراتی شوێنەوار هەستان بە پۆلێنکردنی 107 خانوو لە زمانی ئەو شەشگەڕەکە وەکو خانووی کەلەپوری کە بپارێزرێن دروست بکرێنەوە نۆژەن بکرێنەوە و دەستکاری نەکرێن بەڵام لە ئەم تەنها ئەم 107 خانووە گەڕێک پێی ناوترە خانووی کەلەپوری هەموو گەڕەکەکە کەلەپوریە بەڵام ئەم 107 خانووە تەنها بۆ دۆکیومنتکردن و نۆژەنکردنەوە بۆ لەسەر هەمان شێواز و ستایڵی کە مەفروض بوو حکوومەت ئیستیملاکی بکردایە بەڵام لە زمانی ئەو 107 خانووە 7 خانوو هاتە پرۆسی ئیستیملاکردن و کرایە دادگاوە چواردەی کڕایەوە بە تەواوەتی سیانی هێشتا لە دادگایە لە زمانی ئەو چواردەیەشکە کراوەتەوە کراوە بە ناوی بەڕێوەبەراتی شوێنەوارەوە 7 خانوویان نۆژەن کراوەتەوە لە ئێستاە و هەمووشی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی بودجێ پێویست بۆ کڕینەوەی بۆ بنۆژەنکردنەوەی بۆ پاراستنی چکە هەر خانوویەک کە چۆڵ کرا ئەتەپێ هەتا نیشتەجێ تیاابێ خۆی پارێزگاری لێ ئەکات ئەوەی کە دەڕوخێ بەسەریا ئەوەی سەربانی بۆ بجێڕێ ئەوەی سیانەی بکە ساڵانە بەڵام بەس مجرڕەت هاوڵاتێکە لی هاتە دەرەوە و ئیستیملا کرا ئەڕوخێ ئەمە جگەلەوەی ژمارەیەکی زۆر لەو خانوانە ئەو 107 خانووە بە ناوی هاوڵاتیانەوە بوون و لە خلالی ئەم 10 ساڵەی دواییە وردە ڕووخاون لە شوێنە نەکراوە بەگەڕات ڕاستە لە لیستا بوون بەڵام لەبەرەوەی حکومەت نەیکڕیوەتەوە هاوڵاتیەکەش ئیتر تەپیوە ڕووخاوە بەسەریا و زۆر ئەسبابی کەمان هەیە مەسەرەن هۆکاری ژینگەیمان هەیە هۆکاری نەزانینی و نەشارەزای لەلایەن هاوڵاتیانەوە هاوڵاتیەکە شارەزانیە زۆر احتیاجی بەلایەوە ئەی ڕوخێنێ پێشتر چخممان هەبووە چخم کە ئەنسوڕێکی بڵێ ڕەگەزێکی تەلارسازی زۆر بە پێزە هاوڵاتیەکە هەستاوە لە شوێکا بۆ بانی ڕوخانوێتی ئەهمیەتی ئەو چخمەی نەزانیوە بۆ مێژووی شارەکەی کەواتە ناهۆشیاری خەڵکەکانیشمان سلوکیاتی خەڵکیش بەرامبەر کەلەپور فاکتەرێکی زۆر بەقوتە بۆ ڕوخان و نەمانی زیاتر لەبەر مەسلحەتی خۆی حتمەن ناکاتەوە بەڵام مەفروضە لەسەر و هەموویەوە حکومەت هەستێ بە دابینکردنی بودجە و بکڕینەوەی بۆ ئەوەی دەستی هاوڵاتیەکەش بگرێ ئێستا زۆر هاوڵاتی هەیە دەستی بەسراوە لە بینی ئەوەی کە خانۆکەی بڕوخێنێت یاخود ئەو تا حجزی شوێنەواری لەسەرە بەڵام خۆشبەختانە ئێمە لەوەکو لیژنەکە هەوڵ ئەین لە ڕێی پارێزگا و بودجیان بۆ تەرخان بکرێ ئەو خانوانی کە بەنای هاوڵاتیانەوەن ئەوانیش زۆر بەڕاستی بە باشی هاتوونەتە پێشەوە پارێزگا کە داوای دەرخستەمان لێ ئەەکەن و دەرخستیان بۆ ئەەکەین و نۆژەن بکرێنەوە لەسەر هەمان شێواز و ستایڵە کۆنەکەی. بەڵێ نیازخان لەسەر ئەوەی کە باست لە ڕای هاوڵاتیان کرد هاوکارم دانا کەمال ڕای چەند هاوڵاتیەکی بۆ وەرگرتوین لەبارەی ئەو خانووەکە لە پوریانەوە با ببینی.
خانوانە پێویستی بە تامیرە چونکە ئەمە خانووی سەڵ زیاترە ئیتر تەحملی نەماوە تەحملی نەماوە ئەو خانوو قەدیمانە هەندێک خانوو لە ئێستادا لەلایەن شارەوانیەوە با بڵێ خانووی کەلەپوری کۆنن کراون بە گەراج ئایا ڕای ئێوە چییە لەم بارەیەوە ئەیکەن بە گەراج ئەوە معلومە ئەیکەن بە گەراج چونکە کابرای فرۆشێتر کابراج مەجبورە بیکڕە بیکا بە گەراج ئەوەیە حکوومەت نایکڕێ ئەگە حکوومەت بیکڕێنەوەی بکاتەوە بیدا بە یەکێکی وەکو جەنابەت بیفرۆشەیەکێکی وەکو جەناب ئەمە باشتر لە شایەکەت تۆزێ خۆی ئەگرێتەوە شارکە جوانە بێت لەو بڕۆیانیت کە ئەوەی کە با بڵێن شارەوانی ئەیکات ئەو خانوانە کە لە ئێستادا کرێت بە گەراج سیما بۆ جۆرەك لە تێکدانی سیمای شاری سلێمانیە بەو مێژوە کۆن و جوانی هەیە نامێنێ ئەوە نامێنێ ئەو سیما جوانە نامێنە لە سلێمانی سلێمانی ئەمە سامنکرانە ئەمە سامنکرانە نامێنە چونکە ئەو سیمایە نامێنە ئیتر تۆ تا من ماڵم لە سامنکران تا نەڵێ لە سامنکران کەس نازانێ ماڵم لەکوێ چونکە قەدیمە گەڕەکێکی قەدیمە لە ساڵی چەنەوە تۆ لە سابونکەرانی ئەو عەرزم کردی لە ساڵی گرانێکەوە بوو من ئەم خانووەم کڕی ئەم خانووەم کڕی ئەم خانووە هەیە والی بەگە ملازم تایر باوکی ملازم تایر ئەو فرۆشتی بە یەکێکی تر من لە لای ئەو کڕیمەوە ئەم خانووە نییە قەدیم نییە بڵێ قەدیمە ئەوە مەڕمەڕە تێگەشتی ئەمە خانوویەکی دەسەڵاتدار بووە کڕوێتی یەکێک بە دەسەڵاتدار نەبێ ئەم خانووە ناتوانێت دروستکە ئەو لە نووری حەماعەلیە دێوەتە خەریکە ئەڕوخ پێ باشە ئەم جۆرە خانوانە بمێننەوە بۆ پاراستنی کەلەپوری شاری سلێمانی ئەچۆن تۆ بەچی کەلەپورەکە ناسی بەچی ئەڵێ من سلێمانی بەم خانووە قەدیمانەیە ئەگە ئەو قادیمانە نەما سیماکە نامێنێ ئەو سیماکە نامێنێ ئەوەی شتی قەدیمی نامێنێ تۆ بڵێ من سلێمانی ئەڵێ خەڵکی کوێ چه گەڕەکێکی جاگە گەڕەکە گۆڕا تۆ ناتوانێت بڵێشی بڵێ ئەزمڕم ئەزمڕ لەکوێ ئەزمڕ لە قەدیم نەبووە ئێستا هەمووی شاری سلێمانی ئەم دەوروبەرەیە سابونکەرانەوە هەتا بچێتە خانەقە ئەمەیە ئارەوەڵام ئەم بێنەوە ئاسارێکی کۆن و ئەنی شتێکی سروشتێ بەڕاستی شتێکی زۆر جوانە ئێستا ئەمە حەمامی شەعب بوو بەڕاستی شێوەکەی زۆر جوان بوو حتا بڵێ ڕێک و پێک بوو بەڵاوە بوو لە کاتی پێشوەی کە بێنە ڕۆژ پێشوەی ئەگە بار نانێ شتێکیدەن نانێت ئەو ئاسارە تێچێ بەڕاستی ئەم خانە کۆن بۆمە ئەمە مێژوەکەی بڵێم بۆ 120 دەبێ جا ئەمە ئاسارێکی بەڕاستی زۆر جوان ئەمە ینی حتا بمێنێتوان ئێستم گەراجانە کە دوانە بەڕاستی شتێکی ناشێنە بۆ ئەمانە جا ئەمە ئەگەر بمێنێتەوە بۆ ڕەزنجی کورد باشترەکە ئەوە اینجا ئەمە تا ڕاتەوە بڵێ مەڕکەندی و ئەمە جاری سامونکەران تا ئەوەتە کەنیسینێک لەوەکانە ئەو کەنیسەوەندە بە جوانی کردویانتەوانە ئەمەی قەزازەکان ئەو بینایە کۆنە هەر ئاساری کۆن بووە ئێستا بە شکری خۆی کراتەوە بەڕاستی شتێکی پیرۆزە ئەمانە بەڕاستی حتا بڵی مەنزەرێکی جوانە خۆی ئەو شتانە حەق هەر بمێنێوانە بەڕاستی ئەوانە پێویستە شتێکی پیرۆزە خۆی کوردەواری خۆمان کاتی خۆی هەژماڵ و نوماڵ لە خانووی شوا بۆ هەر یەک تەوالێتیش بووە ئیدارەیان تێکردەوە قەنەعەتیشان پێ بووە بەڕاستی ئەمە شتێکی هەتا بڵی ناشیرنە شتێکی جوان نیە هەتا ئەو ئاسارە کۆنە بمێنێتوانە شتی جوانە بەڕاستی لە هەموو دنیای کەلەپور هەیە بەڵام ئەشپارێزێ سەم لە هەموو لە ئێرانە مەسەر لە وڵاتانی تر هەیە ئەو خانانەکە لە مەسەر دیوی ناویش دیوی دەرەوەشی وەکو خۆی بمێنێت و ناوەشی بکرێت بە شتێ بەڵام لە وڵاتی ئێمە مەجموعەیە سەرمایەدار هەیە هەرچی کەلەپور هەیە لە سلێمانیان یانێشتووە یعنی ئەو خانوانە بۆ کەلەپور ئێستا مەسەلەن لە گەڕیشی حاجیحان حەمامیشی لێ بوو حەمامی بەرخی لە شەخسەکان دروستکە ئێمە لەو گەڕەکە بووین بۆ بڕوخێ بۆ نەمێنێتەوە کەلەپورێک بۆ ئەم قەزازەکان مەجموعەی خانووی جوانی تیا بوو هەمووی خەیکە بەرەو نەمانێ بەرەو ڕوخان دەچی هەمویان ڕوخاندووە لەبەرەوە لە بەز مەساحەتی خوان هەمویان کردووە بە گەراج
لەبەرەوە من وەکو خۆم حەزەکەم ئەو خانوونەوە بمێنێتەوە وەکو کەلەپورێک و بپارێزرێ نەک بروخێ و بکرێ بە گەراژ و چێری گیرفانی خۆیانەوەنە. زۆر سواز بۆ هاوکارم دانا کەمال بۆ وەرگرتنی ڕای هاوڵاتیان لەسەر ئەو بابەتە. نیازخان بە هەمان شێوەی تۆ هاوڵاتیانیش بەداخن بۆ ڕوخاندنی ئەم خانوانە. مەبەست لە ڕوخاندنی ئەم خانوانە چین؟ بە هەمان شێوار ئەکرێن بە گەراج و هاوڵاتیانیش ئاماژە پێکریا خۆت بە ڕێز زانیاری زیاتر لەلایە خۆی ڕوخاندن وەکو ئەو هاوڵاتی ئاماژەی پێکرد کە گەشتە ئەمرێکی زۆر نۆژەن نەکرا سیانە نەکرا ئەتە پێ ئەڕوخێت. ئەگەر بێت و ئەو هاوڵاتیە ئەو خاوەن مڵکە هەستێت دروستی کاتەوە بە نیشتەجێکەی خۆی یاخود بە پێی نەخشە بنەڕەتی بۆ داری کرابوو بازرگانیە بیکە بە بازرگانی نیشتەجێ بیکە بە نیشتەجێی ئێجگار شاروا کاول نابێ. بەڵام وێرانبوونی ناوەندی شار لە ئێستاە سەبەبی زۆری بوونی بە گەراجە لەبەر ئەوەی هاوڵاتیەکە خاوەن مڵکەکە هەڵەسێ بە ڕوخانی مڵکەکەی پاکی ئەکاتەوە مادیەن شتێکی دەست ئەەکەوێ بەبێ ئەوەی بینای دروست کرد بێ پارەی سەرف کردبێت لە ئاوا لە کارەبایە لە بینا دروستکردنا کرێکی هەبێ مەجموعی مەشاکلی تر هەبێ بە ئاسانی مەبلەغێکی ڕۆژانەیەتە دەست و ئەتر گوێنایەتێ بەو نەوە ئەیەڵێتەوە. زائیدی ئەوە زۆربوونی ئەهمیەتی بازرگانی لە ناو بازاڕە سێرەکەن زۆربەی دکتۆر و عیادات لە ناو بازاڕە نەبوونی پابلیک ترانسپۆرتیشن یاخود هاتوچۆی گشتی مثلەن هاتوچۆی گشتیمان ئەوەنە مەزبوط نییە ئەوە ڕێک و پێک نییە کە بەڵێ هەموو هاوڵاتی لە بەردەگای خۆی سەرکەوێت و بگاتە ئەو شوێنی کە ئێوێ. مجموعی فاکتەری کەمان هەیە نەمانی نیشتەجێ لەو شوێنانەیە کە نیشتەجێ نەما خەڵک تەوەجوهی بۆ ئەکا یاخود کە ئەڕوخی ئەبێ بە کەلاوە سیرەکەی لە ترسی ئەوەی نەبێ بە شوێنی فەساد و شوێنی خراپەکاری و پیسی و نەبێ بە کەلاوە ئەچن ئەڕوخێن پاکەکەنەوە ئیکەنە سەر گەراجەکەی تەنیشتیان. بەڵام کە کرا بە گەراج هاوڵاتیەکە ئیسفادەیەکی لێکرد لە مودەیەکی کەمە پارێکی باشی دەستکە و نایە بیکاتەوە ببینە وردە 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 وەکو وەرەمێک وەکو نەخۆشیەک بەناو شارەکە بڵاوە بێتەوە سیرەکەی گەڕکمان هەیە بە هەموو پێکهاتەکانەوە کۆڵانی شۆستەی شەقامی طریق خاصی یعنی بەجارێک 15 مڵک لەگەڵ دوسێ کۆڵان و شەقامە بوونەتەوە بێک و بوون بە گەراجێ. ئەگەر بێ لە سەتەلایت ئیمەیج و سەری شاری سلێمانی و سنتەری شاری سلێمانێکی بریتیە لە گۆڕەپانێکی وەستانی ئۆتۆمبیلی گەورە تاک تاک خانووی تیاماوەتەوە کە ئەمە بەڕاستی زەرەرە لە ئابووری وڵات لە شووناسی وڵات لە هەموو لە ژینگە پیسکردن لەبەرەوە باشترین چارەسەر بۆ ئەمە دوورخستنەوەی چالاکە بازرگانیەکانە لە ناو سنتەری شارە پەیڕەویکردنی یاسا و ڕێنمایەکانی سەرۆکاتی شارەوانی سلێمانی کە ئەڵێ لە ناو سنتەری شارە دوو نهۆم بۆ بینای نیشتەجێ سێ نهۆم بۆ بینای بازرگانی لەوە زیاتر جدوای نییە. یعنی هەمومان ئەزانین چەند بینایەکی بەرزمان هەیە نمونەی کاسۆمۆڵ و تەلاری ئاوباریک و چەند بینایەکی تر تەنانەت تەنها و تەنها قاتی ئەرزی و قاتی یەکەمی ئیشەکە قاتەکانی تری داخراون لە ناو سنتەری شارە بەس بینای نزم ئیشەکە. باشترین چارەسەر بۆ سنتەری شار ئەوەیە وەکو فیزیکال فۆرمی یعنی وەکو شێوەکەی بە شێوەی نیشتەجێ بمێنێتەوە. خانوەکان نۆژەن بکرێنەوە دروستکردنەوە لەسەر شێوازی نیشتەجێ بە شێوەی خانوو بەڵام چالاکی بەکارهێنانەکەی زۆر ئاساییە بگۆڕێت بە مۆزەخانە بە قاوەخانە بە چێشتخانە بە ڕێستورانت بە سنتەری ئیشی دەست دروستکردنی جانتا و پیشەسازی سووک یعنی نەک پیشەسازیەک تەلەوسی هەبێ کارگەی خواردەمەنی ئامادەکرا و بەس لە مستەوایەکی ینی سووکە بڵێن نزمە نەک بڵێ مەطعمی خواردەمەنی زۆر گەورە ئەمانەی کە تەلەوسیان نییە ژینگە پیسکردنیان نییە بەڵام وەکو شێوە تەلارسازی و هونەرەکەی وەکو شێوە مادیەکەی لە شێوازی سەکە نابمێنێت و نیشتەجێ بمێنێتەوە بەڵام چالاکی بەکارهێنانەکەی بگۆڕێت. ئێستێمە لە هەوڵی ئەوەیان ئیش لەسەر ئەوە ئەەکەین وەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی کە ئێمە ئەڵێن نەخشەی بنەڕەت وەکو دەستورێک وایە ئەگەر هاتوو بەو نەخشەی بنەڕەتە هاوڵاتی ئیش بکات و شارەوانی مۆڵەت بدا شار وردە وردە نیشتەجێ بۆ ئەگەڕێتەوە و لەم فۆزایی ئێستا دوورەکەوێتەوە. نیازخان
لە دەرەوەی شاری سلێمانی ناتوانرێ ئەم پرۆژانە جێبەجێ بکرێن هەرە بێ لەسەر حسابی ئەو خانوەکە لە پوریانە بێنێ ئەو پرۆژانی کە هەیە بۆ هەرە بێ لەو شوێنە و لەسەر حسابی ئەو شوێنەکە لە پوریانە بێت. وڵی ئەوە تا ئێستاوا ڕۆشتووە بەڕاستی کە سیرکرا سیرەکەن ئەمە زەرەرێکە لە هوەر و تەلارسازی ناوەندی شار کە هاتن ئەم هەموو پرۆژەی مەعامل و پرۆژەی ئیشی دەست و فیتەر و ئاسنگەر و یعنی وەجبێکی زۆر زۆر لە ناو سنتەری شارا بوو بەڵام ئێستا زۆر بە خۆشحاڵی وڵێن سەرۆکاتی شارەوانی گوزەری ئاسنگەرەکانی دوورخستەوە لە ناو سنتەری شار شوێنیانە لە دەرەوەی شار زۆربەی عیادات و دکتۆرەکان ئێستا ئەچنە دەرەوەی شار ئەچنە سەر شەستی ئەچنە سەر جادەی توی مەلیک ئەچنە دەرەوەی ناوەندی شار بۆیە ئوزدەحامولۆدە کەم بێتەوە ئەم شاریش گەورەتر ئەبێ لە شوێنێکی ئاوە قۆرەخ ناکرێت نابێتەوە کە کۆبووەوە ئەو کۆبوونەوەی وای کردووە کە تۆ نەخۆشێکە هەیە چی بەساری خۆدەی بێت حەزەکەی گەراجەکەش لە تەنیشتی عیادەکەەوە بێت سێرەکەی بینایەک عیادەیە 5 مڵک بە تەنیشتیا کراوە بە گەراج وردە مڵکەکەی تەنیشتیشی ئێڕوخێنی ینی وای لێ هاتووە خەڵک ڕغبەتێکی زۆری پیاکرده بوو لەسەر ڕوخاندنی خانۆکەی و کردنی بەگەراج بەڵام خۆشبەختانە لەوەتی ئەم لژنەی ئێمە دەست بەکار بووە لە مانگی 5 2009 تا ئێستا سنووردارمان کردووە ڕوخاندنی ئەم خانوانە و لە هەوڵین شتی باشتر بکەین بۆ ناوەندی شاری سلێمانی. دەستان خۆش بێ نیازخان بەرنامەی ئێوە پلیژنەکەتان لە نۆژەنکردنەوەی ئەو خانوانە چیانی دوای ئەوەی کە نۆژن کرایەوە بەتەمان بیکەن بەچی خۆش ئاماژە پێکردکەوت بکرێ بە چێشخانە یاخۆ ڕێستۆران ئەو جیهەتی کە خاوەنی مڵکەکەیە بڵێن ئیتر چ بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانیە چ سەرۆکات شارەوانی سلێمانیە لە پاش نۆژەنکردنەوەی هەڵەستێ بە کرێدانی بۆ ئەو کەسانی کە ئارەزوومەندن ئیتر وەبەرهێنە خاوەن مەطعمە خاوەن کارگەیەکی بچووکە مۆزەخانەیەەکە یەنە سەر خەت وەری ئەگرن دیارە بەکرێکی ڕەمزیە بەس بۆی بیپارێزن چکە تا چۆڵ بێت ناپارێزرەخان و ئێستا خۆشبەختانە ماڵی سۆفیکەریمان هەیە لە جادەی ئۆرزی شوێنێکی جوانە کردوێتی هاوڵاتیەکە کردوێتی وەکو مۆزەخانەیەک و چێشتخانەیەکی شەڕۆژانە ئیش و کار و کاسبی خۆشی تیا ئەکات و پاراستوشێتی بۆنی ئیشەکەی خۆیەوە بیناکەی پاراستووە مشکلەیەکی هەبێت لێچوونێکی هەبێت ڕتوبەتیانێکی هەبێت لە شوێنێکەوە مەجارێکی مشکلێکی بێت خۆی هەڵئەسێ بە چاکردن و نۆژەنکردنەوەی هەم ئەبێتە هۆیەوەی کاسبیشی لەگەڵاکە سیمای شاریش ئەپارێزێت و خەڵکیش یعنی بەڕاستی زۆری حەز لەیە ئەچن بۆ نانی بەیانێچن بۆ نانی نیوەڕۆ ڕوویتی ئەکەن زۆربەی مناسەباتی تیا ئەکرێ یعنی لەم ڕۆژانەیە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بینیم لەوێ شتێکیان ئیمزا کرده بوو وەکو مناسەبەیەک وەکو شوێنێک زۆر خۆشە ئێستا شوێنێکی کەمان هەیە خستخانە ئینگلیسەکانیان پێوتووە کاتی خۆی خستەخانە بووە ئێستا خۆشبەختانە ئەویش نۆژەن کراوەوە هی بەڕێوەبەراتی شوێنەوارە و لە پرۆسی ئەوەیان بێن بە هاوڵاتیەک بەکاری بێنێت وەکو کافتریایە وەکو چێشتخانەیە وەکو مۆزەخانەیە جوزئێکی هاوڵاتی تریشمان هەیە زۆر بە پەرۆشەوەی بۆ ئەوە ئیتر هیوادارم لە ڕێی شارەوانی و لە ڕێی شوێنەوارە و ڕێگریان لێ نەکرێت. کە ئاڵین سلێمانی ئەڵەن پایتەختی ڕۆشنبیری بە حکمەوەی کە پایتەختی ڕۆشنبیری و کۆمەڵێک ڕۆشنبیر و ئەدەب و ڕووناکبیری تایە ئەدیبان ڕووناکبیران ڕۆشنبیران چیان کردووە هەڵمەتیان کردووە پانێڵیان کردو چیان کردو بۆ ئەوەی کە ئەم خانوانە ئەم مڵکانە بمێنێتەوە وەک سیمای شاری سلێمانی نەکتەنانەت ڕۆشنبیران و ئەدیبان ئێستا خەڵکانێکی زۆر هەن زۆر دڵسۆزن بەڕاستی هاتوونەتە سەر خەت ئەوانیش پارێزگاری ئەکەن کەمپین ئەکەن فترێک لەمە پێش پەنێڵێکمان کرد بۆ بە هاوکاری بڵێن پەنێڵەکە سنتەری ڕۆشنبیری و سنتەری هونەری و کللتوری سەر بە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری ڕێکی خستە بوو ئێمە ژۆک و لیژنەی شوێنەوار بەشدار بووین تایە بە پرزنتێشنێکی خۆمان بەناسینی کە چەند فقراتێکی لە خۆی گرتبوو لە ڕێی هونەرەوە لە ڕێی وێنەگرتن و فۆتۆگرافەرەوە چۆن شار ئەپارێزی ڕۆژانە کەمپین ئەکرێت داواکاری ئەکرێ خەڵکی دڵسۆزمان هەیە کوماڵ سەعەد ڕەقیب یوسف کە شتێک ئەبینێ دیاردەیەکە بینێ مەقالێکی لەسەر ئەنووسێ و زیاتر دەستی کراوەیە لە ڕێ ئەم خەڵکەت خۆبەخش و دڵسۆزە و لە ڕێی لیژنەکەی ئێمە و لە ڕێی شوێنەوارەوە دەنگی خۆمان و دەنگی ئەو خەڵکەمان گەیاندووە بە لیژنەی پەرلەمان لیژنەی ڕۆشنبیری و لیژنەی شارەوانی لە پەرلەمان کە هەستن یعنی ئەوانش بێنە ناو پرۆسەکەەوە بۆی بزانن چی ئەکرێت ئەوانش لە هەوڵی پاراستنان
ڕۆشنبیران ئێمە وەکو لیژنەی پاراستنی شوێنە کەلەپورەکان دانیشتون لەگەڵیانە لەگەڵ هونەرمەندان و کاک ئەحمەد جۆڵا و ئەوان ڕێکخراوێکیان هەیە دواتر کە هونەرمەندان ئێستا زۆر گلەی ئەوە ئاکەن کە زنجیرە درامایەک فیلمێک دەرێنن ئەنی لۆکەیشنێک نییە شوێنێک نییە کە شوێنێکی کەلەپوری بێ شوێنێک بێکە سیمای شاری کۆنی تیاما بێت سیمای ئەو کاتەی تیا بێت کە بیانوێکارەکە دەرهێن ئێمە ئەڵێن هەر کەس لێی ئەکا ئەوش بێتە سەرخەت لەگەڵمان بێ دەستکا بە پاراستنی ناوەندی شار هونەرمەندان خۆشبەختانە یعنی هاتوونەتە سەرخەت لەگەڵمانە داوا ئەکەن و ڕێکخراوێک هەیە ئەڵێت هەموو فیلدەکانمان تایە مەسەرەن هەموو تایپێکی خەڵکمانتیایە لە دادوەرەوە لە مامۆستاوە لە دکتۆرەوە لە هونەرمەندەوە لە ڕۆشنبیرەوە کە ئەوانیش یەن هاتوونەتە سەرخەت لەگەڵیا بۆ پاراستن خۆی ئێمە پێویستمان بە بڵاوکردنەوەی هۆشیاریە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندنەوە لە ڕێی رادیۆوە لە ڕێی بروشوراتەوە لە ڕێی ڕێخستنی کۆڕ و سیمیناراتەوە یعنی ئێستا بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هەفتان هەموو ئەبزام یەکشەمەیەک مۆسیقای سەر شەقامیان هەیە مۆسیقای کلتوری لەسەر شەقام لێ ئەدەن کە پێویستە بەڕێوەبەراتی شوێنەواریش هەستێت نمایشی مجموعەیەک شتی خۆی لە ئەم خانۆکە لە پوریانەیە بکات هونەرمەندان بێن مەسرحەکانی خوان لە ناو کۆڵانەکانە دەربکەن وا بکەن سلوکیاتی خەڵک بگۆڕن بەرامبەر کەلەپور زۆر شتێکی ناخۆش هەیە لە ناو خەڵکە کە ئەڵی کەلەپور خانۆکەت بە کەلەپوری دروستکەرەوە ئەو تەسەوری ئەو خانۆ کۆنە تەپیوە ئەکات لای وانییە کە ئەو مەوادانە ئێستا متەوەفرە هەیە ئەتوانی بە هەمان شێوەستایل پێ دروستکەیتەوە و زۆر بە جوانی و زۆر بە تۆکمەی خۆ هەر قوڕ و گڵ بووە 100 ساڵە بەرگەی گرتووە ئێدە بە تۆ بە قوڕ و گڵ دروستکەرەوە بۆ 100 ساڵی داهاتوو ئەبێت سلوکیاتی خەڵک بگۆڕێت ئەبێت هونەرمەندان هاتوونەتە سەرخەت و ئەبێ ئەوانش خەڵکی تر بێتە سەرخەت ینی کەناڵەکان ئێوە ڕاگەاندن ئیش بکەن لەسەر ئەو بابەتە بۆمان کەناڵەکانی ڕاگەاندن هیچ هاوکاریان کردوونیان ئێوە خۆتان داواکاریتان هەبووە لە کەناڵەکانی ڕاگەاندن ئەمە داوا لە هەموو مقابلەیەکمانە داوا ئەکەین لە هەموو چاوپێکەوتنەکە داوامان کردووە خۆشبەختانە ڕۆژ بە ڕۆژ کەناڵی زیاتر داوا ئەکات یعنی مەسەلەن لەگەڵ ئێمە کۆبوونەوە ئەکات یەنە ناو پەناڵەکانەوە ئەوەی ئەو پەنەڵانی کە ئەکرێت خۆیان فیچەرێکی لەسەر ئامادە ئەکەن و پێشکەشی ئەکەن ئەمانە شتێکی زۆر باشە هەنگاوی باشە هیوادارم سیلسیلە بێت ئەمە ینی زنجیرەیەک بێت و بەرنمەیە نەبێت و بە هەژمانجارێ بە نۆمانجارێ خەڵک بیری بچێتەوە یعنی وەکو زنجیرەیە بێ زنجیرەیە بەرنامە بێشی لەسەر بکرێ ئێمەش ئەوەی پێمان بکرێوەکو قایمقامێت لە هەوڵە ئەبین بۆ پاراستنی ئەوەش کە لە دەسەڵاتمان نبوو ئەوەش لە دەسەڵاتمانە نەبوو بێسەر و خۆمانی ڕائگەێنین ئینشەڵا بۆ داهاتوویەکی باشمانە بێت ئینشەڵا دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ خاتونیاس حسێن حەسەن کە بەڕێزیان ئەندامی لیژنەی پاراستنی شوێنە کەلەپوریەکانن لە قایمقامێت زۆر سپاس ئەرکە کێشە دەستان خۆش بێ و هیوادارم بەردەوام بن زۆر سپاس کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ